سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هیوادارم کە لە هەرکوێکان ساغ و سڵامەت بن بە بەرنمەیەکی تایبەت هاتوینێتەوە خزمەتان سەبارەت بە شەڕی ئیسرائیل و حەماس تایبەتمەندی و دەرەنجامەکانی. ئاگادارن شەڕی ئیسرائیل و حەماس هەردێت و ئاڵۆستر دەبێت. تایبەتمەندی ئەم شەڕە لەگەڵ شەڕەکانی تر چییە و دەرەنجامەکانی چۆن دەبن؟ ئایا ئیمکانی پەرەسەندنی ئەم شەڕە هەیە؟ چەندە بە احتمالی دەزانی کە شەڕی ڕاستەوخۆی نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی بێتە گۆڕێ. بیر و ڕای گشتی بە زۆری بە دوو بەرەدا بەشکراون، بەرەیەکی ئیسرائیل و بەرەی حەماس و فلستین. بۆچی دەنگەکان و هەڵوێستەکانی تر واکز و لاواسترن؟ ئەم شەڕە کاردانەوەی بۆ خەڵکی کوردستان چۆنە و هەڵوێست و دروست و گونجاو بۆ خەڵکی کوردستان چی دەبێت؟ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای ئەم شەڕە چۆن ڕۆژهەڵاتێ دەبێت؟ سەبارەت بەم پرسیارانە و وردبوونەوە لەسەر ئەم پرسیارانە داوامان کردووە لە بەڕێز کاک محەممەد ڕەحەمی، چالاکی سیاسی کە لەم بەرنمەیەدا بەشدار بێت و لەسەر ئەم بابەتە قسە و باسێکمان بێت. بەڕێز کاک محەممەد زۆر بەخێی بێت، زۆر سپاس بۆی کە ئامادە بوون لە بەرنمەی تایبەتی ئەمڕۆماندا. سڵاوم هەیە لە خزمەت ئێوە و لە خزمەت هەموو بینەرانی خۆشەویستی بەرنامەکە. زۆر سپاس، دووبارە بە خێراتنتان پێ دەڵم. کاک محەممەد با لێرەوە دەست پێ بکەین سەرەتاکەی شەڕەکەی ئیسرائیل و حەماس هەروەیت لە سەرەتادا باسم کرد هەردێت و ئاڵۆستر دەبێت. بۆ دەستپێکی پرسیارەکان بەگشتی لێکدانەوەی ئێوە چۆنە؟ خۆب سیاست بەڕاستی ئیسرائیل چون ئەم شەڕە خۆتەزانی لە 7 ئۆکتۆبرەوە دەستی پێ نەکردگە. درۆستە حەماس جەریانێکە زۆر کۆنەپەرست و دەستسازی ئێران و ئیسرائیل و قەتەر و چوزانم ئەوانە بۆ ئەوەی کە بۆ لاوازکردنی بزوتنەوەی فلستین بۆ خستنەژێر پرسیاری مەسەلەی مافی دیاریکردنی چارەنووسی گەلی فلستین هەر لە ڕۆژی یەکەمەوە بۆ مەبەستە پێکات و یعنی سێتە دەرکەوتووە، هەموو بەڵگەکانی دەرکەوتووە کە سیاسەتی دەوڵەتی ئیسرائیل و ئەو لایەنە سەهیونیستانە وەکو خودی مەسەلەن نەتەنیاهۆوە ئەو جەناحە دەستڕاستیەکانی بە ئیسلاح باسییان ئەوە بوو کە ئەگەر گەرەکمان بێ بەرگری بکەین لە مافی دیاریکردنی چارەنووسی گەلی فلستین نەبێ وەک تەفرقە بنداز و حکوومەت کۆن نەبێ لە بەرامبەر ئەلفەتح و لە بەرابەر بەئیسلاح ئەو بزوتنەوە ملیگەرای گەلی فلستین و چەپەکانەوە هێزێکی ئیسلامی قوت بکەینەوە. وەر لە ڕۆژی یەکەمەوە بۆ جۆرە هاتو اینجا بە دانی برنج و ڕۆن و ئەو جۆرەشتانە کە ئێران مەسەڵەن یارمەتی ئەکرد یا خودی ئیسرائیل چاوی ئەخوجان لەسەرەوە بۆ ئەوەی کە لەخەر لە 2006 خۆت دەزانی کە ڕێی یەکەمی هێنایەوە بوو بە حاکمی غەزە. بە هەر حاڵ بەڵام بەرەبەرە لەبەر ئەوەی کە بنیاتێکی ئەخوان الموسلیمینی هەیە و مێژووی ئیسلامیەکان و دەوڵەتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیلە مێژوویکی 60-70 ساڵەیە یەک دوو شەڕی گەورەیە یا خوڵقاوە ئەوانە یواش بوو بە مووی لوتی ئیسرائیلیش. اینجا جەریاناتی تر وەکو مەسەلەن جەریاناتی ڕادیکاڵتری ئیسلامی لە داعشەوە بگرە تاکو جەریاناتی تر لە فلستین دیسان لە غەزە سەریان هەڵدا. ڕەوتەکە وای لێ هات کە ئیتر مەسەلەی ڕاکت پەڕانی وای لێ هات کە ئیسرائیل مەجبوور بوو کە دیوارێک دروستکە. بەڵام سەر ڕای ئەوەش هەر خۆت دەزانی کە لەم چەنە ساڵی ڕابردووە دوای مەسەلەی ئینتفازەکان بڵێن لە ساڵەکانی 92 ئەوانە هەمیشەی شەڕ و پێکدادان هەبووە، بەڵام کەمتر تاکو ماجرای 7 ئۆکتۆبر کە ئەزانین حەماس خەمڵەوە کە کردوویە جایتر ئایا بە تەنیا کرد بێتی یا کەسانی تر عەرەبگەلی تر لە وڵاتانی ترشۆ بەشداریان کرد بێت نیان کرد بێ حیزبوڵا چەندتیا بوو بێتیان ئەو عەرەبانە واکو لە سووریە و بێت چوزانم قەد ئەمانە ڕوو نابێ چونکو دەزانی بەڵگە هەیە کە پەرچەمی داعشیان لەگەڵ بووە، یعنی بەشێک لە داعش لەگەڵیان بوو لەگەڵ ئەوانایە کە کوژراون لە ناو
ئەو کەبوتسانە واکو حمڵەیان پێکردووە و لیان کوژراوە لە بەیسەح لەناو ئەو هێزە کە حەماس بردوویەتی پەرچەمی داعشی ئیسرائیل ادعای ئەوەی هەیە بەهەرحاڵ بەرەڕ سیاسەتی ئیسرائیل کەواتە بۆ ئەم مەسەلە یەکێکی نابوودی حەماسە کە نایشارێتەوە و بەسراحەت ئێڵێ کە هەدەفی لە حەمڵە بۆ غەزا هۆیە کە حەماس نابوود بکات و گرتنی غەزەیە یان لانی کەم شماڵی غەزە چونکو ئەم مەسئلە شماڵی غەزا تەنها یەک مەسئلەی بە ئیسلاح سیاسی نییە کە حەماس لەوێ هینی بووە تەمەرکوزی بووە بەڵکو تەزمینی کاناڵی ئاوی بێنگۆریۆنیشە ئەو کاناڵە ئاویە کە قرارە ببێت بە ڕەقیبێک بۆ کاناڵی سوئێز و ئەتوانێت ساڵانە بان 5-6 ملیارد بەرهەم بێنێت بۆ دەوڵەتی ئیسرائیل ئەکەوێت یانێ ئەخواتەوە بە شماڵی غەزە کاناڵە ئاوی سەرێکی خواتەوە بە شماڵی غەزە بەهەرحاڵ بەڵام ئەم مەسئلە نابوودی حەماس و گرتنی شاری غەزە بە تەواوەتی یا بەشێکی خۆتەزانی زەمانبەرە ئەمە بەبۆن ئەوەوە کە زەمانبەرە و بەبۆن ئەو شکستەوە واکو لەباری نظامیەوە دەوڵەتی ئیسرائیل هێنای کە ئابۆ جۆرە هێزێکی چەندین سەد کەسی هێرش بکەن ئەوان ئاگاداری نەبن بۆ جۆرە حەمڵە بکەن 1400 کەس ئینسانی بەهەرحاڵ بەشێکی نظامی بەڵام زۆربەی زۆری ژن و منداڵ و کەسانی غێرە نظامی بکوژن و ئەزانم تەأسیری ئەمە لە داهاتووە نەتەنیاهۆ وەکو مەسئولی نەهایی ئەم مەسەلە مەجبورە کرێ بە ئێستەعفا و ئەمە نمونێ لە تاریخا هەیە لە وڵاتانی تریشا بۆ جۆرەیە چون بەهەرحاڵ ئەو مەسئولی نەهایی ئەو شکستەیە و ئەو کەمتەرخەمیەیە هەرچەند ئەو تووە سعی کردی خاتە ئەستۆی هێزە ئەمنیەتیەکان کە تەوەجۆی بەڵام مەسئولی نەهاییەکەی ئەوە کەواتە تاجێگەیەکە بە خودی ئیسرائیل بگەڕێتەوە خۆت دەزانی ئەو ئێتلافەش کە دوای حەمڵەی 7 ئۆکتۆبر زۆر لە ئۆپۆزیسیۆن هاتن وتیان کە لەگەڵ نەتەنیاهۆوانە دەوڵەتی دیفاعی میلی پێک دێنین ئەوەش ئێستەی تر تێک چووە کە 4 هەفتەی پێچووە لە شەڕەکە ئەوەش خەریکە تەنیا بەنیگان سماوەتەوە لە هینەیە ئەتلافیەکە لەگەڵی باقیەکەی یانێ ئەو هێزانەی تر یەواش یواشیان کردووە کە نامە یانە خۆیان تێوە نەگلێنن چونکو مەسەلەیە کە سەهیونیستەکانی ئیسرائیلن لەگەڵ تۆنڕەوەکانی مەسەلەن ئیسلامی کایسە لە ناو جونبشی فلستینە یان دەوڵەتانی منتەقا جمهوری ئیسلامی لە پشتیان و إلى آخر کەواتە ئاوڕێ بە نەزەری من درێژەی وەزعی ئێستا ئەگەر حزبوڵای تێوە نەگلێ و ئەگەر ئێرانی تێوە نەگلێ وا ئەزانم شکستی ئیسرائیلە یعنی ئیسرائیل محەممەد ببوورە ئێوە دیارە خۆشتان ئاماژتان پێدا کە ئەم شەڕە فقط لە 7 ئۆکتۆبرەوە نیە ساڵهای ساڵە شەڕە لە نێوان ئیسرائیل و فلستیندا هەیە بە تایبەتدان کە بڵین حەماس شەڕەکە لەگەڵ حەماس و ئیسرائیلە تایبەتمەندی ئەم شەڕە لەگەڵ شەڕەکانی تر چۆنە دیارە دەرەنجامەکانی کە خۆتان کەمێکیتان باس کرد ئەو جۆرەی کە باسی دەکەی ڕوو بە پەرەسەندن دەبێت ئێوە تایبەتمەندی ئەم شەڕە لەگەڵ شەڕەکانی تر چۆن لێک دەدەنەوە یەکێک خوب وسعەتی شەڕەکەیە زۆر وەسعترە خۆت دەزانی قەدوان نەبووە بۆ جۆرە چەندین هەزار نەفەر ئینسان گیانیان لەدەست بدەن لە هەردوولا بان 10,000 کەس لە هەردوولا گیانیان لەدەست بدەن و تا دێ هەر زۆرتریش ئەبێ یەکێ وسعەتی شتەکەیە یەکێک ئەوەی کە خۆت دەزانی کۆمەلگای نێونەتەوەی بلەخەرە ئەم سیاسەتە کە جمهوری ئیسلامی 44 ساڵە بە کە هاتە سەرکار سیاسەتی ئەسڵی نابوودی ئیسرائیل بووە لە بیرتانە نازانم کە لە دۆرەی شەڕی ئێران و عێراقا کە بەو شەڕەوە بحران ئافرینی جمهوری ئیسلامی لە منتەقا دەستی پێکرد 8 ساڵ شەڕ درست من راه قدس از کربلا میگذرد لەوێەوە هاتی تر یعنی هەدەفی نهایی جمهوری ئیسلامی گرتنی قودسە و ئەوەی کە ئێران ئەسەن ئیسرائیلی بەڕەسمیەت نەناسیوە تا ئەم دەمانە کە ئەخیرەن قسە لە دوو دەوڵەت ئەکات و ئەمانە مانایەوەیە کە ناڕاستە و خۆ
قساکات بێسە ئەویش ناڕاستە و خۆ لە ئەوەی کە ئیسرائیل بە ڕسمیەت ناسێ کە هیچ وەخت ڕسمن بۆ جۆرە نەیناسیوە و قوتکردنەوەی حزب الله و حەماس و بەرحەڵ سیاسەتی جمهوری ئیسلامی تا هاتووە ئێستا گەیشتووە بە شوێنێک بە سراحەت خامنەی ئەڵێ کە چون هەموو کەسێکیان پیان وابوو کە کاری جمهوری ئیسلامیە ئاوا تەرحێکی گستەردە لە دەسەڵات و توانای نظامی سیاسی حەماسدا نییە و کاری دەوڵەتێکی بێستا گەورەتر وەکو ئێران و فلان و ئەوانە بەڵام بەهەرحاڵ خامنەی با تەوەجۆه بەوە هاتووتی کە ئەمە کاری خودی فلستینیەکانە بەڵام ئێمە پشتیوانیان نەکەین بە سراحەت و کۆمەکیان نەکەین معنەوی مادی نظامی سیاسی إلى آخر. خب بەهەرحاڵ فەرقێکی تریشی ئەوەیە کە ئێستا خۆت ئیشارەتت کرد لە مقدمەکە دوو جوبهە لە جەهاندا بەڕاستی لە بەرابەر یەکەوە وەستاونەتەوە ئێستێ. بەڵێ من لەلاەن دەبێت زۆر پرسیارە بکەم کاک محەممەد ینی بیرروڕای گشتی بە زۆری ینی بە دوو دانە دابەشکراون بەرەیەکی بڵین ئیسرائیلە بەڕێکی دفاع لە حماس و فلستین دەکات باشە بۆچی دەنگەکانی دیکە و هەڵوەستەکانی دیکەوە لاوازن مەسەلەکە لاوازینی خۆب سیاسەتەکە کانونی بووەتەوە شەکە کانونی بووەتەوە لەوە کە تۆی هیچ ڕێک چوون وەختێکە دوو بەرە ئەوێت بە شەڕی نظامی ئیتە جێگای قسە جێگایکی نامێنێتەوە ئیتە شەڕە لەو شەڕاتوە بێ بەرەی خۆت انتخاب بکەیت ئەمریکا بە نەزەری من بە ئیشتباه بە تەواوەتی هەموو هێلکەکانی خستەناو سەبەتی ئیسرائیلەوە و ئیمریکا ئالمان ئینگلیس ئەوانەشی مەجبور کرد کە ئەو کارە بکەن فەرانسە تا ڕادەیەکی زۆر و کانادا إلى آخر وڵاتانی غەربی ئەوروپای غەربی و ئیمریکاوانە کە ئیسرائیل حەقی دفاعی هەیە لە خۆی و هەر ئەوە ئیتر بە ئیسلاح ئیشارەتێکیان نەکرد بۆ 75 ساڵە مێژووە وەکو وتمان بەوەی کە غەزە زیندانێکی گەورەی سەربازە بۆ زۆرتر لە 2 ملیۆن ئینسان کە ئیجازەی هاتوچویان نییە لە دەرەوەی ئەو شارە بە ئازادانە و ژیانیان بەسراوەتەوە بۆ کە ئیسرائیل ڕێگا بدا ئازوخە بێتە ژوورەوە یان نا یا ئیجازەیان پێ بدا بڕۆن بۆ کار یان نا یا بالاخره زیندان نوعێک زیندان بەڵام ئەم سیاسەتەی ئەمریکا کە ئێستا یەواش خەریکن بایدن و بلینکن و ئەوانە خەریکن بە ئیسلاح تۆزێک تەلتیفیەکەن ئەوەی کە بەم مەسلەی تازەوە کە هێناویانە پیشنهادی ئاتەش بەسی موقت بۆ ئازادی ئۆسەرا چون بە هیچ شێوەیەک نەتەنیاو کۆتا نایژێ هیچ ئاتەش بەسێک نابێت تاکو ئەو ئەسیرانە بەرهاو ئازاد نەکرێن دیارە حەماسی شۆکارە ناکات تا ئاخرین نەفەریشی بمێنێت چون ئەزانێت دەیان هەزار ئینسان فلستینی لە زیندانەکانی ئیسرائیلدان و ئێستا کە ئەم شەڕە بەم جۆرە کردوویەتی وتە ئاوارێکی بۆ جۆرە بەسەریان خراپ بووە و بۆ ئەبەد حەماسی لە ناو برد وەکو ئەوەی کە هێزێکی سیاسی کە دەوڵەتی غەزە بەڕێوەبەرێ ئەو شتەیترەوە ڕابردووەوە تەواو بوو کە تەنها دەستکەوتێگەر بە دەستیەوە مابێتەوە ئەوەیە کە زیندانیەکان ئازاد بکات زیندانیە فلستینیەکان دیارە ئەویش ئەوە ناکا نەتەنیا هەوش ئەوەی نەناکا کەواتە قسەکەی ئیمریکا خۆی بەخۆی ئەو مۆزەعات تەنانەت ئەوەش کە ئێستا هاتە پشت ئەوەڵ کە هیچ ئەسن باسی لە ئاتش بەس ئەوە ناکرد بەس ئێوەی ئیسرائیل ئێستا کە هاتووتە سەر ئەوەش نایخوات چونکو ئەرزم کرد ئەوە مانای ئەوەیە ئەگەر حەماس بێنێ ئازادیان کا بێ ئەملاو ئەولاو بەبێ قەید و شەرت ئەو یانە مەرگی تەواوی حەماسی تر چ دەستکەوتێکی هەبووە لەما خۆ کوشتنی 1400 ئینسان خۆ شتێک نییە لە معادڵێک بە ئیسلاح یانە ئەوە پاشماوەی کەسن لە بیری شەچێتەوە حەماس من وا ئەزانم هاوڕێ لەم مەسەلا ئەگەر بزوتنەوەی فەتح یا ملیەکان بڵێن ملیگەراکان لە فلستین بتوانن ئیستفادەی باشی لێ بکەن وازانم حەماسی تر تەواو بووە حەماس بەرخاو قوتیان کرد بووەوە لە بەرابەر ئەو بە ئیسلاح سازمان ئازادی بەخش فلستینەوە بەڵام ئێستا حەماس گەیشت بەم نوقتەیە ئیتر
هەر پەدیدەیەک لە عاڵەما بۆ جۆرەسەی تر تا زمانێ ئەچێت ڕۆشتەکە اینجا سەرنگونەوەی لە نێوەچێ ئێستش بە نظری من حەماسا لەو موقعیەتە و ئەگەر بتوانێت فتح و سازمان ئازادی بەخش ئیستفادەی بە موقع بکەن لەم وەزعا کە لە ئەفکاری عمومی جیهانیا هەیە کە مەجبوریانەکە دەوڵەتانی غەربی هەموویانی تر هاتوونەتە پشتی مەسەلەی ئاتەش بەس و ئەوانە خب معلومە ئەگەر غەزە بەشێکی لێ بمێنێتەوە کە بۆم ڕوون نییە من ئایا سیاسەتی ئیسرائیل بەڕاستی ئەوەیە کە بەهەرحاڵ ئەم نوقتەیە کە لە دوولاوە لایەکی بەهەرحاڵ ساحلی غەربیە لایەکی حەماس بەم جۆرەوە غەزە ئیسرائیل ممکن ئەوەی بەدڵ نەبوو بێت چونکو سەهیۆنیستەکان ئەسەن ئەوەیان قبول نییە کە ئەسەن بۆ ساحلی غەربیش صهیونیستە ئەسلیکەن کەسی وەکو مەسەلەن نەفتالی بنێت ئەوەسەن ئەمەی قبول نییە ئەڵێ کە لە نازانم دەریای مەدیتەرانەوە تا ڕوودی ئۆردن هەموو هەر دەشی سەرزەمینی ئیسرائیلە ئەوان سەهیۆنیستەکان وا بیرەکەنەوە خۆ کەسانی وەکو جمهوری ئیسلامی و حەماس و ئیسلامیەکانیش وا بیرەکەنەوە کە ئەمە سەرزەمینی فلستین ئەوان هاتوون داگیریان کردووە لەم بەئیسلاح نێوانەدا حەماس ئەگەر تەکەی ئەو کارە بکات مانایەوەیە تیا چووە و مانایەوەیە کە ئەگەر غەزەیەکیش بمێنێت بەدەستی ئەوە نابێت جا ئایا الفتح ئەوەندە بەئیسلاح جێگای ئاعتمادە کە دیسان بیهێننەوە و سەرپەرشتی ئەوێ و دەوڵەتی ئەوێشی پێ بسپێرن لە غەزە یاسەن غەزەیەک ئەمێنێ ئەمانە شنگەلێکن کە بەس لە ڕۆژانی داهاتوو هەفتەکانی داهاتووە مەسەلەیە درێژەی ئەبێت بۆ ئاسانیە نییە عەرزم کرد ئەگەر ئیسرائیل ئەگەر حەزبوڵڵا بێتە ناویەوە ئەو بارانی ڕەحمەتەیە وەکو خومێنی ئەوت کە بۆ نەتەنیاهو ببارێگینا نەتەنیاهو هەریساش دۆڕیوە لەم مەسەلا خۆت دەزانی تەنیا کەوتوەتەوە ئەو پشتیوانیەی غەربیشی تر لە دەست داوە و کەواتە هیچی بەدەستەوە ئێستا بەڕاستی نەماوە لە ناو خۆیشدا ئەو ئێتلافە واکو دروست بوو ئەوە شتێک چووە ئیسەیتر یا خەریکە تێکەچی بەڵێ کاک محەممەد ئێوە بە خۆشتان باستان کرد باسی ئاتەش بەس کرا کە دیارە هەردوولا نەتانیاو کە قبولی نەکردووە ئاتەش بەسڕاگرێت چون حەماسێتی من دەبێت 5 ڕۆژ مۆڵەتم پێ بدەن دیارە لەو بێنە داهاتوو کە من 5 ڕۆژم مۆڵەت دەوێت بۆی کە گرەوگانەکان تەحویل دەم نەتانیاهۆش کام شتێک قبول نەکردووە ئەو پێی وایە ئاتەش بەس بۆ دەبێتەوە جارێکە خۆی ڕێخاتەوە بۆ هێرشێکی دیکە بۆ سەر ئیسرائیل پرسیارەکەم لێرەدایە کاک محەممەد ئیسرائیل تا چەندە دەتوانێت بەم هێرشانەی خۆی هەروە بەردەوام بێت بۆ سەر غەزە چەندە ڕێگە پێدراوە تاکەی دەتوانێت ئەم هێرشانە هەراوە بەردەوام کات ڕێگەکەی ئەوەیە کە شتێک لە بەئیسلاح لە یاسای نێونەتەوەیی یا هاتە ئارایەوە چەند ساڵەوە بەر کە بە پێەوە دەوڵەتی ئۆردۆغانیش ئیستفادەی لێکا و ڕۆژاوا کوتێ یا حەمڵا کات بە باشوور کە دفاعی فعال کە تۆ دفاع فقط ئەوە نییە کە تۆ کە هێرشت کایە سەر بەئیسلاح لە خۆتەوە دیفاع بکەی بەڵکو بڕێک جار پێشگیریش ئەەکەی بە پێ ئەوە کەس ناتوانێت بە پێی یاسای بینولملل بە ئیسرائیل بڵێت کە چونکو حملەیەکی کراوەتە سەر 1400 نەفەر ئینسانی لێ کوژراوە تەوجیهێکی هەیە بۆ ئەوەی کە درێژە بدات تا کاتێک کە هێزی بیبڕێ درێژە ئەدات تا کاتێکە پارەی هەبێ کە چەک بکڕێت و ئەوانە هەرێستا خۆتەزانی نۆرە بڕکەیە کە یەهودیەکان لە غەربەوە بچنەوە بۆ ئیسرائیل و چەک هەڵگرن یعنی ئەو لەو بوارە مشکلی نییە بە نەزەری من مشکلی ئەفکاری عمومی جەهانە مشکلی تەری کەوتنەوەیەتی مشکلی ئەوەیە کە توانی بووی لەگەڵ چەند وڵاتی عەرەبیە عادی سازی ڕەوابتی بکاتەوە ئێستا دیسانەوە شتەکە چوەتەوە قەدەمی ئەوەڵ بۆی ئەوانەیە مشکلی فەزای سیاسی جەهانە فەزای سیاسی منتەقەیە ئەو ئەویست جمهوری ئیسلامی تەریک بکاتەوە ئێستا وەزعەکە وای لێ دێت خۆت دەزانی نە میسر تەکیە هاوکاری ئەکات بەو شێوەیە کە بێنە سەحرای سینا ئەو فلستینیانە و ئاهالی غەزە نە ئۆردن حازرە نە ئێمارات نە قەتەر نە عەرەبستان یعنی حازر نین ئەوانەی تر بە ئیسلاحین بکەن کەواتە ئەو شتانە کە ئیسرائیل و نەتەنیاهۆ مەحدود ئەکاتەوە
جنبه سیاسی قضیەکەیە جەن لەباری نظامیەوە تا زمانێک کە ئیمکانی هەبێت کە بە نەزەری من هەیەی درێژە ئەدا و من لام وایە کە هەدەفی ئەوەیە کە غەزە پاک بکاتەوە یان لانی کەم نیوەیەکی ئەو بەشەکە بۆ تەزمینکردنی ئەو مەسەلەی کاناڵە خۆ یعنی شتێکی لە درێژماوە شتێکی ئەوە ساڵهایە بەرنامەیەتی و ئەوێ بەڕاستی لە بەرابەر کاناڵی سوئێزەوە ئارەمەندی لێ ئەبا لەبارەی اقتصادیەوە ملیاردها لە ساڵە بۆ ئیسرائیل کەواتە بە نەزەری من ئدامەی ئەبێت ئەمە جا من پێم وان نییە حەماس بەو ئاسانیە ئەو شتانە مەگەر ئەوەی کە تەوافق بکەن و بەشێک لە زیندانیەکانی فلستین ئازاد بکرێت کە لانی کەم بۆ بتوانێت خۆی بەهۆ ڕابگرێت بڵێ ئێمە ئەو دەستکەوتەمان بووە دروستە 10,000 نەفەر ئینسان کوژراون ژن و منداڵی هەژار بەڵام بەهەرحاڵ بەوە خۆی تەوجیه بکات و بۆ خۆی لە ناو هەوادارەکانیدا ڕابگرێت کەواتە بەڕاستی من خۆشبین نیم بۆ ئاسانیە کە ئەم گرۆگانانە ئازاد بکرێن خۆ دەزانی لە گرۆگانگیری ئێرانە چەند ساڵ توولی کێشا تاکو ئامریکایەکان ئازاد بکات و ئەمانە دەی ئەمیشە خۆ بە مەراتب یعنی لەوە تیشترە بۆ حەماس کە ڕفێقیان کوژیاگە خەڵکەکەیان کوژیاگە 45% 50% لە ماڵەکان غەزە وێران بووگە یعنی ئەزانی یانێ چی ئەمە هەر خەڵکەکە خۆیان شڕی یەکەن ئەگەر دەستکەوتێکی نەبێ چونکە تەسەوەر بفەرموو نیوەیەک لە ماڵەکان وێران بوون نزیک 4,000 منداڵ کوژراوە بێتاوان کاڵێن تۆ یعنی ئەم مەسئلە یعنی زۆر ئاشکرا بوو کە ڕێگە چارەی سیاسی هەست ڕێگە چارەی نظامی نییە لەگەڵ ئیسرائیلە جا حەماس کە نیرووەک و هێزێکی دەست کرد بە دەستی جمهوری ئیسلامی یا بەدەستی هێزەکانی تر بەهەرحاڵ لێرەدا بۆ بەرژەوەندی جمهوری ئیسلامی کە خۆی ئەو فراوکەنی بکات و بە بۆنەی ئارمیکا گراوندەوە کە کوژرا لەم ئەخیرانە بۆ بەرگری لەوە هێنێ بێسەهانیدا کە ئەو کارە بکە بۆ ئەوەی کە یان کەسانی تر بڵێن ئێستا رووسیە ببوون مەسلەی ئۆکراینەوە و هێزەکانی تر بەهەرحاڵ یعنی ئەمە ناتوانێت یانێ دەرچێت لە ژێری ئەگەر نەتوانێت دەست و ئەزانم تەنها کارتێکە کە بەدەست حەماسەوە ماوە بۆ من خۆشبین نیم کە بتوانێت ئازادیان بکاهینەکان 5 ڕۆژ کە سەهل لە 5 مانگی مەگەر ئەوەی کە زیندانی فلستینی ئازاد بکرێت کە بتوانێت خۆی بۆەوە تۆزێح بدات مانەوەی خۆی بۆەوە من ئاوایە بینم کاک محەممەد ئیمکانی پەرستنی ئەم شەڕە چۆن دەبینی و چەندە احتمالی هەیە کە ئەم شەڕە یەخە بە جمهوری ئیسلامیش بگرێت شەڕکرێتە بینی ئیسرائیل و کۆماری ئیسلامیەوە ڕاستەوخۆ وازانم سەرانی جمهوری ئیسلامی لە ئەم 44 ساڵە نیشانیان داوە هەر کاتێک لە ئاخرین لەحزەگە لە خۆتزانی مۆزە ئەگۆڕن شعار زۆر ئەدەن قسە زۆر ئەکەن بەڵام وەزعی ئابووری جمهوری ئیسلامی لە ناو ئێران وەزعی سیاسیان کە هیچ پشتیوانیەک لە ناو خەڵکە بۆ جمهوری ئیسلامی نەماوە ڕێگا بە جمهوری ئیسلامی نادا کە ئاوا بۆ شتێکی قەبە شەڕێک لەگەڵ ئیسرائیل بوو بخاتە سەر ئەستۆی خۆی کە دەرنەتیجە بە بڕوای من جمهوری ئیسلامی شعار زۆر ئەدا بەڵام خۆت دەزانی لە ژێریشەوە داوا ئەکات لە چین کە زۆر خۆشحاڵە کە چین ناوبژی بکات شتەکە حەل بکەن چونکو ئێستا خۆت دەزانی کە ئەمریکا کە عەرزم کرد چون یەکجانبە بوو مۆزەعەکەی بەس دیفاعی کرد لە حەق دفاعی ئیسرائیل دفاع لە خۆی ئیسرائیل و هیچ ئیشارەتێکی بە مەسەلەی مافی فلستینیەکان نەکرد هەرچەند دواتر ئازم کەواتە ئەمریکا ئەو موقعیەتەی نییە چلۆن لە سووریا نەیبوو لێرەشان نیەتی بەڕاستی چین لە موقعیەتێکی باشتردایە هەم ڕابتەی هەست لەگەڵ ئێران وەسێ لەگەڵ قەتەر لەگەڵ عەرەبستان لەگەڵ وڵاتانی ناوچەکە بۆ بۆن مەسەلەی ڕاهی ئەبریشەم و کە تێوە گلاندوون هەم
50% نفتەکەی لەم ناوچەیەوە تامین ئەبێ بۆ چین کەواتە مەنافعێکی زۆری هەیە چین کە بەشداری بکات و حەلی بکە رابطەشی هەیە رابطەشی خۆشە لە درێژ لە دۆرەی ماوەیشەوە هەتا ئێرە لە دۆرەی ماوە کۆمەکی نظامیە کرد بە فلسطین هەمیشەش دفاعیان کردووە لە مافی دیاریکردنی چارەنووسی گەلی فلسطین کەواتە لە هەم رابطەی ئەس لەگەڵ ئەوە هەم لەگەڵ ئیسرائیل 1 ملیارد رابطەی اقتصادی هەیە ساڵانە یانێ لە مۆقعیەتێکی باشتردایەکی بۆ دەخاڵەتکردن و ئەمانە کەواتە ئەمریکاش بۆیە لینکن داوای لێ کات لە وەزیری خارجەکەی چینکە بە پێکەوە بەشک و بتوانین ڕێگەیەک پیا بکەین ئەگەریش یانێ ئەمریکا جێگایەکی بمێنێ بەڕاستی یا وەکو بازیگەرێکی نێونەتەوەی لەگەڵ چین نابێت پێکەوە لەوانەیە بیکەن و هەم مەسلەی خۆشیان حەلەکەنێتەوە اختلافاتە تجاریە واکو بوویانی تر کەسی موازنە و فلان ئەوانە یا ئەو سیاسەتی ماڵیات بەندی و تاریفە و ئەوانە واکو دۆناڵد ترامپ ئەگەر لەبیر بێناوی هەم ئەوانەی پێ چارە سەرەکات بە ئەمریکا و اقتصادەکەی خۆی دیستان ئەخاتەوە گەشەیەکی بەرز هەم لێرە لەباری تەبلیغاتیەوە وەسیع ئیستفادەی دەکات چین هەم ئەبێتە بازیگەرێکی بینالمللی بە حەلی مەسەلەی بحرانی نێوان ئێران و عەرەبستان پێشتر ئەو قەراردادی پێکردن ئێستاش ئەمە بکات یانەی کامڵەن بە ڕەسمیەت ئەناسرێ کەواتە هەم لەباری سیاسیەوە هەم لەباری ئابووریەوە بە نەفعی چینە هەم ڕەوابەتی هەیە و ئێران زۆری پێخۆشە چین بەشداری بکات ئیعلامی کردووە کە ئێمە زۆر خۆشحاڵین کە چین بێنەیە و کەواتە وا ئەزانم جمهوری ئیسلامیش خواستی ئەوە نییە کە بەشداری شەڕ بکات قسەکانی حەسەن نەسڕڵڵاش هەر ئەمەی نیشاندا کە شاخ و شانە کێشانەی تر ئەگەر وا بێت و ئاوات بە ئەگەر و مەگەر یانێ سیاسەتێکی ڕۆشنی کە بەڵێ ئێمە حەمڵاکەین یانێ ئەگەر بێت و غەزە بگری بێتنەوە دێ و هاتووتە ناو غەزا بە نەزەری من یانێ ئەوە نییە من ئەرزیابیم ئەوە نییە گوستەرشێکی ئەو تۆپەیان بکات شتەکە ئەرزیابیم ئەوەیە پاش ماوەیەک مەجبورۆن بە تەوافقێکی سیاسی بگەین و ئەم شتە زۆرتر بە زەرەری حەماس بوو بە زەرەری جمهوری ئیسلامی بوو چون هێزێکی لە دەستدا یەکێک لە پایەکانی لە منتەقا لە دەستدا بێمەسرەف بوونی حیزبوڵڵا زۆرتر دەرئەکەوێت لەم شتا من ئەرزیابیم ئاوایە بە زۆری یانێ ئەوە نییە کە ئەوان دەستی باڵا و لانی بە ئیسلاح تۆندڕەوی سیاسەتی ئیسرائیلیش دەرەری کرد بۆی کە نەتەنیاهۆ ئێستا ئەگەر مەجبور بکرێت بە ئێستەفاوانە یانێ بە نەزەرم سیاسەتی تۆندڕەوی فاندەمنتالیزمی ئیسلامی و سەهیونیزم لە ئیسرائیلە تەزعیف ئەبێت دیسان دەورێکی تر لەوانەیە سیاسەتی میانەڕەوی لە منتەقا دیسان زاڵ بێتەوە ئاوا شتگەلێک پیا ئینسان شتەکانی ئەبێنێ یانێ عەلائمەکانی جوان ئاشکرا دیارە و خودی ئەوەی کە چین عەرزم کردێتە ناو مەسەلەکەوە شانەی ئەوەدا و ئێستاکە ئەمریکاش یانێ بەسەراحەت یانێ دێنە سەر ئەوە کە دەوڵەتێکیش لە کەنار ئیسرائیل و بۆ فلستینیەکان دروست بێت کە دیارە بۆ مەحموود عەباس و بۆ ئەو جەناحە لە سیاسەتی فلستین بەڵێ کاک محەممەد لە قسەکانی پێشووتردا ئاماژەیەکت بە تورکیەدا ئاگادارن لەگەڵ دەستپێکی ئەم شەڕە دەوڵەتی فاشیستی تورکیەش هێرشەکانی بۆ سەر ڕۆژاوا چڕتر کردوێتەوە و لەوێ بۆمبارانی هەموو دامەزراوە و سەرچاوەکانی پەیوەست بە ژیانی ئەم خەڵکەی کردوتە ئامانج و لەژێر سێبەری ئەم شەڕەی بینی ئیسرائیل و حەماسدا بە بێدەنگی هەموو ئامانجەکانی خەریکە دەپێکێ و بیرڕای گشتی جیهانیش زۆر بێدەنگن و میدیاکانیش بەگشتی بۆچی ئەمە نابینن ئەوەی کە مەسەڵەن ئەردۆغان لەم چەند ڕۆژەدا ناتانیاهۆ بە بڵین داگیرکەر و بە جەنایەتکار ئەزانە خۆشی لەم جەنایەتکار و فاشیسترە ئەمە چۆن لێک دەدەنەوە ئێوە دەبێت چی بکرێت بۆی کە ئەم هێرشانەی سەر ڕۆژاواش بەری پێبگیرێت لە
ئینسانێکی زۆر ئۆپۆرتۆنیستە ئۆردۆغان سەرڕای ئەوە کە ئینسانێکی کۆنەپەرست و گرایشاتی فەشیستی وانەی هەیە ئینسانێکی زۆر ئۆپۆرتۆنیستە پراگماتیستێکی زۆر ئۆپۆرتۆنیستە هەمیشە خۆت دەزانی بێپرەنسیبە لە ساڵانی گوزەشتا تا ئێستا خۆت دەزانی لەوە بگرە کە 2 ساڵ واردی مزاکراوێ لەگەڵ پێکاکا لە نەکاو 180 دەرەجە ئەچەرخێتەوە 5 شار نابوو دەکا لە کوردستانی باکووردا بڵێن لەوە بگرە تاکو بۆ جۆرە هێرشی هێنانی بێساوە بەشێک لە فلستینیەکانی ئێستا بۆیە هێناوەتە ئەفری و ئەو عەرەبانە بەهەرحاڵ چی پێیان نووسرە و چودانم ئەرتەشی ئازادی سووریەوەوان و ئەزانم بەو شاخ و شانەوە ئەوانەوە ئەوڵەن کە کێشای کە بۆ فلستین ئەگەر لازم بێ ئێمە دەخەڵەتی نظامی شەکەین یا کەسانێک کەوتنە ڕێ لە ناو تورکیا کە بەڵێ ئەبێ ئێمە بەهێزی نظامی ئەوڵەن یارمەتی بنێرین بۆ غەزە و فڵانەوەوانەوە گەلە حتمەندی بینیتانە بەڵام لە جمهوری ئیسلامی پیسترە ئۆردۆغان کە بەس قسا کات و تا ئەم ئاخیرانەش خۆ دەزانێت ڕابطەی باش بوو لەگەڵ ئیسرائیلای تر و ڕابطەی ڕوو لە گەشە بووە ئەوە تا جێگای بە مەسەلەی ئیسرائیل و ئەوانە بگەڕێتەوە ئیسش بەس قسەیە بۆ ئەوەی کە بە ئیسلاح خۆی نەجاتدا وەزعیەتی ئابووری خراپی تورکیە نەجاتدا و خۆی توش ناکە ئەویش چون وەزعیەتی ئابووری تورکیا دابەزینی ئەرزشی لیر لە بەرامبەری ئەرزەکانی ترەوە لە وڵات لە جیهان ڕێگا نادا بەڕاستی توانای ئەوەی نییە کە شەڕێک بۆ باشداری بکات بەس کەواتەوێتە قسە بەڵام لە پاڵ ئەمەوە بۆ ڕازی هێشتنی گرایشە ناسیۆنالیستیەکانی ناو تورکیا خۆت دەزانی کە الان 7 ساڵە دمیرتاش و ئەوانەی لە زیندان خستووە و سەرڕای ئەو هەموو فشارە لە ئەفکاری عمومی دنیادا ئۆرگانە جۆرە و جۆرەکانی نێونەتەوەی ئەوروپایی ئەملا ئۆلا داوای لێکەن کە ئازادی بکات بەڵام گوێ نادا و ئەو شتانەی کە بە خەتەر بزانێ بۆ دەسەڵاتی خۆی چونکو ئەرزم کرد هێزێکی فاشیستیە گەرەێکێ بەس خۆی بە ئیسلاح لەو جامعە حکوومەتی تیا بکات و ئەوانە هەدەفی سەرەکی نەهاییەکەی ئەوەیە بزوتنەوەی ڕۆژاواش بە دوژمنی خۆی ئەزانێت بۆچی لەبەر ئەوەی کە لەوێدا حکوومەتێکی دموکراتیک کە دەیان جار لە دموکراسیە غەربیەکانیش باشترە کردەوە و عەمەڵی بۆ خەڵکی بۆ پێشرەفتدان بە ژیانی خەڵک هەر لەم ماوەیە چەند ساڵە دانشگایان کردووەتەوە مەسەلەی زمان ئاموزی و زمانی کوردیان خستووەتە ڕێ ئەرزم بە حوزوری جەنابەت ئازادیە کە بە ژنان دراوە ژنان کە لە ئیسلامە هیچ جایگایەکیان نییە بەڵام ئەبینی ئەوان ئێستای هاوسەرۆک و ئەم سیاسەتەیان خستووەتە ڕێ کە ژن بەرابەر بێ لەگەڵ پیاوە لە هەموو بوارەکانی ژیاندا نظامی سیاسی اقتصادی فەرهەنگی إلى آخر جا بۆ دەستکەوتانەوە کە بەدەستیان هێناوە لەم چەند ساڵە و ئەمە بەڕاستی تورکیا و ئاغای ئۆردۆغان بە خەتەرەیەکی گەورەی بۆ خۆی ئەبینێ ئەو سیاسەتەی کە لیان ئەدا ژێر ساختەکانیان نابوو ئەکات سەدەکانیان لێ ئەدات مرکزی تەرکیاتیات لێ ئەدا مەراکزی نظامی مەدرسە بیمارستان و ئەیەوێت ئەو ژێر ساختانە وا پێویستن بۆ ژیانێکی ئاسایی ئەم دەورانە لە ژیان لە سەدەی 21 ئەوێ ئەوانە نابوت بکات کە ئەوە نەتوانێت بێت بە ئۆلگووێک بڵێن کە سەرڕای ئەو هەموو فشاری نظامی و سیاسی و ئابڵۆقۆ ئەوانە کە لەسەری بوو ناوچەیەکی بچکۆلێ 2 ملیۆن کەسی کە 2 ملیۆنیش ئاوارەی تایە توانی و ئاو پێشرەفتانە بکات ئەگەر دموکراسی بوێت و ئەمانە و بۆی کە بەر بەوە بگرێت کە نەبێت بە ئۆلگوویەک بۆ کوردەکانی خۆی و بۆ وڵاتی تورکیا بەڕاستی فشارەکەی بۆی بۆ بۆنەوەیە جا بۆچی وڵاتانی تر ئەم مەسلەیە مەحکوم ناکەن
بۆی کە رووسیە خۆ دەزانی سەرگەرمە بە ئۆکراینەوە و تا ئێرەی چەقیوە. ئیمریکا تووشی مشکلاتی ناوخۆی خۆیەتی شکستگەلێکە بە بۆن شەڕی ئەفغانستان و عێراق و ئەوانەوە بوویەتی زەرگەلێکی ئابووری گەورە کە بەسەریا هاتووە، توانای بەڕاستی ئەوەی نییە کە تا ئاخرەکەی لە بەرامبەر مەسەڵەن تورکیەوە بێسێتەوە. یانێ لاوازبوونی دەسەڵات و هێژمونی ئامریکا لە سیاسەتی جەهانی لەلایە گیرکردنی رووسیە بە بحرانەکانی خۆیەوە و اختلافاتی کە هەیەە لەگەڵ غەرب، چون بە تەوابوونی جەنگی سەرد بە شکڵێکی تر یانێ بە نەفعی ئامریکا و بەرەی غەرب بوو و ئەم شەڕا جارێکی تر بەم شێوەیە سەری هەڵداوەتەوە. خۆت دەزانی ئیتر کەواتە ئەوان لە نێو مشکلاتی خاستی خۆیان هەیە. وڵاتانی وەکو تورکیا دەرک بەم وەزعیەتاکەن کە وڵاتانی زلهێزی جیهانی تووشی مەسائلی تایبەت بە خۆیانن، کەواتە ئەبێ ئەو ئەتوانێت لە ئەم ئاوی لێڵە ماسی خۆی بگرێت و خەریکی ئەوەیە بەڕاستی. کاک محەممەد خودی ئەمریکا هێزی هەیە لە ڕۆژاوە، ینی بە جۆرێک لە جۆرەکان دەتوانین بڵین شاید چرا سەوزەی خودی ئەمریکا بێت، ئەم دەتوانێت زۆر بە ڕاحەتی ئاسمانی ئەوێ بپارێزێت، هێزی هەیە بوونی هەیە لەوێ. بەڵام ئەو جۆرانی نیشانەکان ئەوە دەردەخەن کە چرا سەوزی خودی ئەمریکایە، بۆی کە جگە لە ڕۆژاوە ئێمە خۆشتان ئاگادارن سەروەری خاکی خودی حکوومەتی عێراقیش هەر دەبەزێنێ بە ڕۆژدا سەرسنوورەکان تۆ باران بەردەوام درۆن لەسەر ئاسمانی هەرێمی کوردستان هەیە، هەر کات پێی خۆش بێ دەتوانێت لێرە جنایەت بخڵقێنێ. نیشانەی چییە؟ ینی ئەوان زۆر ڕاحەت دەتوانن بەربم شتانە بگرن، ینی بە جۆرێک لە جۆرەکان چرا سەوزێکیان پێداوە ئەوەی کە زۆر ڕاحەت ئەردۆغان دەتوانێت هەمووانە پێشێل بکات. دوای ئەوەی کە ترامپ وتی کە من هێزەکانم ئەکێشمەوە هین ئامریکا سووریە بۆ ئێمە بێژگە ماسە و خوێن شتێکی تریتیانە و بەشێک لە هێزەکانی برد، دۆری 900 کەسێک ئامریکایی ماون، ئەویش بۆ حفاظەتکردن لەو چاڵە نەوتانە لە ناوچەی دێرەزوور ئوستانی دێرەزوور. و ئەخیرەن ئامریکاوە خەریکە دیسان هێز دێنێتەوە. ئەمە مۆزوعێکی ترە، ئەمە هێنانی هێزی تازە ئیمریکایی بۆ ماوەی کە هێزە سیاسەکانی لە عێراق بردە دەر، کۆنسولگەریەکانی خاڵی کردنەوە لە عێراق و لە وڵاتان ئاخۆی ئامادا کات بۆ شەڕێکی گەورەتر، چونکو نازانێت خۆ بە هەرحاڵ هەرچەندێ وتم ئەرزیابیم ئەوە نییە کە ئێران بەشداری ئەم شەڕە بکات، بەڵام خۆ ئینسان نازانێت چی لە مێشکیانە، ئەتوانێت هەر حادسەیەک باعث بێت کە شتێک بخڵقێت. و خۆی لەو موقعیتایە کە ئیمریکا دیسانەوە ئێستا دوودانە لە کەشتی جنگی گەورەکانی ناوەها پێمابەرەکانی هێناوەتە ناوچە، یەکێکی بۆ مەسەلەی دفاع لە ئیسرائیل، دووەم بۆ ترساندنی جمهوری ئیسلامی و کەسانی نەیاری خۆیەتی، سێم بۆ رووسیە و ئەوانە کە بالاخەرە وریابن یانە ئێمە هەین بۆ ئاسانی ئێمە وێڵی ناکەین ناوچەکە. چون ترامپ ئینسانێکی نەزانە، وەلی بایدن ئینسانێکی کارکوشتەی سیاسیە و بە هەرحاڵ ئەم کەواتە ئیمریکا ئەگەر هەیە بە خاتر ئەوەیە کە لە بەرامبەر ئەو شتەوە عەرزم کە لە بەرامبەر رووسیە و ئەوانەوە حازر نییە بە ئاسانی ئەو ئیمتیازە کە هەیەی جێگەپایەکە پێای کردووە لە سووریە یا لە کوردستانی لە باشوور بڵێن یا لە عێراق لە دەستی بدات بۆ ئاسانی ئەوە پووەن ئەمانە هەموو کارتە بەدەستیانەوە ئەم زلهێزانە ئەیکەن، یانێ خۆ بە خاتر چاوی ڕەشی ئێمەمانان نییە، بە خاتر بەرژەوەندی خۆیانە کە لەو ناوچەیە هەن. کەواتە بەڵام ئەوەی کە ئیمریکا اینجا بێنێت لەگەڵ تورکیا بێنێت دروستە درۆنێکی لێ داخست، ئەوە چونکوی تر تورکیە زۆر هاتی بووە پێش، وتیان تا 300 مەتری ئێمە هاتووەتە پێش، ئەوەی کە چونکو ئەوان وتم نازانن کە لە مێشکی ئەم ئینسانانە واکو هەن لە سیاست گێڕی کارگێڕی سیاسەتی ئەو وڵاتانن لە تورکیا لە ئێران یا فلان، ئەوان خۆ نازانەوەن چۆن بیرەکەنەوە
وچه هدف و بەرنامە گەلێکیان هەیە بەو بۆنەوە یعنی ئەو حادسە کە درۆنێکیان داخست و ئەترازی تورکیە بە دواوە بۆمانە ئەو شتێک نییە کە سیاسەتێک بێت ئەو حادسەیەکە بەڵام ئەوەی کە ئیمریکا یعنی چراغسۆزی ئیمریکا بێ من پێم وانە ئیمریکا زۆری پێخۆشە کە جێگە پێیەکی هەبێت لە ناوچەکە کە ڕۆژاوا بێت بە ئیسلاح اینجا مەسلەی نەوت کە لەوێدا کۆنتڕۆڵی ئەکات خۆی بەرژەوەندێکە بۆی کارتێکە کە ئەتوانێت پێوە کایە بکات هەروەها لە باشوورە هەروەتر و ئامریکا یعنی ئەوە نییە کە چۆن بڵێم یعنی لەوێ حزوریە خۆت دەزانی بە حزوری لە باشوور یان لەوێ و ئێستش دوێنێەوە بودای لە حەشتی شعبیەکانی تر لە ئەبوو کەماڵ و ئەمانە لەو پایگار کە لە بینی عێراق و سووریەدایەوە خب یعنی ئەو مەسلەی جا ئەوەم بگارد من بڵێم کە سیاسەتی جمهوری ئیسلامی وتم بەو شعارەوە کە ڕاهە قودس ئەسکەر بەلامی گوزارێت هەر ئەو زەمانەوان مەسلەی هلالی شیعیان بۆ مەطرح بووە یعنی ئەمە هەرچەند تارماییەک لەوەیان بۆ مەطرح یعنی هەرچەند ناڕوون بووە بەعا کولی بووە بەڵام سیاستیان ئەوە بووە کە ئیمپراتوریەتێکی ئیسلامی یعنی ئێرانی عەزیمی گەورە دیسان بەرپا بکەنەوە ئەمجار لە خلافەتێکی توزانم هی نەوعی جمهوری ئیسلام بۆ ئەمریکا دیارە ئەوەی ناوێ ئەمریکا نایەوێ هێزێکی بەو جۆرەی بە ئیسلاح ئیسلامی کە بێنێتی دەستی بە تەواوەتی کۆتا بکات چونکو ئێران ئەگەر بگێت بۆ دەسەڵاتە یانێکی مانای ئەوەیە کە وڵاتانی عەرەبی هەمووی ئەخەواتە ژێر سوڵتەی خۆی کە وڵاتانی عەرەبی چوونە ژێر سوڵتەی خۆی یانێ چیانە ئەمریکا زەرێکی گەورە کات مێژوویی اقتصادی و إلى آخر دیارە ئەمریکا یان ئەوە شتێک نییە کە چۆن بڵێم یان ئەمریکا بە دەستی خۆی بڵێ من وەرە ئەم جێگە پێش کە من تەنها مامۆ وەرە لێدە وا من لەسەر ڕایە نیم بەڵام ئەوەی کە بۆچی لە بەرابەریەوە ناوەستنەوە لە بەرابەر تورکیەوە محکومی بکەن فلان دەوڵەتەکان عەرزم کرد چوون سەرقاڵی شتی ترن دەوڵەتی تورکیە دەرک بەم مەسەلاکات و ئەزانێت کە وڵاتی سووریە و کوردستانی سووریە بە تایبەت کە فەقیرتریشە لە وڵاتی سووریەش دەست و دەمی بە جێگایەک ناگات و بۆ بۆنەوە ئیجازادا بە خۆیاوە بێنێت و جەنایەت بکە بەداخەوە ئێمە ئێستا لە دنیایەکدا دەژین خۆت دەزانی تۆ گوترە شتێت ڕئیسی سازمانی نەتەوە یەکگرتووەکان دێنێ ئەڵێ بە ئیسرائیل ئاتەش بەس بکە یا فلان ئەوان دێنن ئیتر ڕێگاشی پێ نادەن تەنانەت چێتە ناو ئیسرائیل یعنی دنیا وای لێ هاتووە ئەم هێزانە یعنی قوانینی بینالمللی فلان ئەملا ئەولا یا ئەخلاقیات یا ئەو شانە خەریک کەمتر و کەمتر و کەمتر ئەبێتەوە جایگاکەیان و ئەم دەوڵەتە فاشیستیانە دەوڵەتە سەرڕۆ و سەرکوتگەرانە دێنن بەدەستی خۆیان ئیجازادەن بە خۆیان هەر کارێک بکەن و ئەمەش بەشێکی عەرزم کرد بە بۆنەوەیە کە ئامریکا لاواز بووە لەباری اقتصادیەوە ناتوانێت وەکو سابق وەکو دەهەی نەوەت لە یەک ساڵە لە 5 وڵاتە بێنێت و دەخەڵەتی نظامی بکات ئەمانە دەرکیان کردووە بە مۆقعیەتە خۆت دەزانی تەنانەتی تر پشتیوانی ناتوانێت بکات لە یارە ئەسلیەکەی کە عەرەبستان بێ لە ناوچاوە بۆیە عەرەبستان مەجبورێتتر خۆی کارێک بۆ خۆی بکات ئاو لە ئاوا وەزعیەتێکدایە کە تورکیە وەکو یەکێک لە چوارهێز هێزی ناوچەکە کە ئێران بێت و تورکیە بێت و ئیسرائیل بێت و عەرەبستان مەجبورە چی بکە کارێ بکە کە ئەمنیەتی خۆی لە ڕوانگەی خۆیەواڵێ تەئمین بکات ئەو ئەمنیەتی بە چیە زانێ ئەمنیەتی بەوا زانێ کە کوردەکان کە 25% 30% لە خاکی تورکیەیە نەچێتە ژێر پرسیاری و لە دەستی دەرچێت ئەو ئەمنیەت بەوا ڕوانێت ئەو تێرۆریزم بەوە تعریفەکە کورد بە تێرۆریستە زانێت لە ڕۆژی یەکەمەوە کە داعش لە ئارادا بوو خۆت دەبیرتە کە تورکیە و ئاغای ئۆردۆغان هاتن وتیان تەنها داعش نییە و نەتەنها ئەوەیان وت لە ژێرەوە یارمەتیانە کرد بە داعش هاتن زەربەیانە لە پێکاکا و لە ڕۆژاوە کەواتە لە وەزعێکی وای بینالمللیە خەلای ئۆتۆریتەیەکی بینالمللی ناتوانبوونی سازمانی ملل
کە نە ئیسرائیلی پێ کۆنترۆڵەکەی نە تورکیە پێ کۆنترۆڵەکەی نە کەسی تری پێ کۆنترۆڵ ئەکرێ و بەس توانێت مۆرێکی پلاستیکی و بڕژار قسەیەک ئەکات کەسیش گوێ لێ ناگرێت لە ئاوا موقعیەتێکە ئەم دەوڵەتانە لە ناوچە بەڕاستی بۆ تامینی مەنافعی خۆیان هەر کارێکی بە دڵیان بێ ئەیکەن وڵاتانیش چنان ئەوضاع خراپە ئێستا لە سەطحی بینالمللیە لەبارەی اقتصادیەوە بۆحرانە لە 2008ەوە دەستی پێ کردووە نەبراوەتەوە هەتا ئیمڕۆ خراپتریشە بێ هەر کۆنترۆڵی لە دەستیان زۆرتر دەرەچێت لەباری سیاسیەوە خۆت دەزانی ئەم تەکلیفی چەند جەمسەری لە دنیا بە نەتیجە نەگەیشتووە و ئەم دوهێزە بریکس لەلایەک و ناتۆ لەلایەک بە نەتیجیان نەگەیانوە کە کێ قسەی یەکەمەکە لە جیهاندا بریکس منزورم رووسیە و چین و هند و برزیل و ئافریقای باکوور و کە ئێستا ئێرانیش چوو ناویان و ئیلی ئاخر و تورکیەش ئێستا نازر و ئەوانەیە و عەرەبستانیش بەڵێ یعنی کەواتە لەم وەزعیەتەدایە کە تورکیە ئیجازادا بە خۆی ئەم کارە بکات هاوا جەنایەت گەلێک بخولخێنێت ئەوانەیە کە هیچ زەرێکی خەتەرێکیان نەبووە بۆ وڵاتی تورکیا سەرڕای ئەوەش بڵێم کە تورکیە خۆت دەزانی هەر ئێستاش قەبری شاه سلێمان لە ناوچەی حەلەبدایە و تورکیا ئەوێ بەڕاستی بە سەرزەوینی خۆی دەزانێت لەباری مێژوویەوە هەر لە دەورەی ئەلتۆغڕۆڵەوە کە دەستیان پێکرد ئەم بەئیسلاح دەورەی عوسمانی ئەوانە لەوێەوە دەستی پێکراوە کە دێن بۆ ئەناتۆلی و ئەوانە کەواتە بەداخەوە ئاوایە موقعیەتی بێنە لاوازبوونی زلهێزەکان لە جیهاندا کەسێک کۆنترۆلی نییە بەسەریانە ئەویش ئیجازادا بخۆی دێنێ و ئاوا سەر ڕۆی ئەکات و زۆڵمەکات لە خەڵکی تر و لە ڕۆژاوای هەژار. بەڵێ کاک محەممەد ئێمە کاتی بەرنامەکەمان زۆر کەم ماوە بەداخەوەم پرسیاری کەم هەبوو بەڵام بووکو دوایین پرسیار ئێوە دوای ئەم شەڕا بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای ئەم شەڕە چ جۆر ڕۆژهەڵاتێک دەبین؟ من بە کولی عەرزم کرد کە بە بڕوای من دەورەی یەکشتیشی پێ زیاد کەم ئەگەر دەرس و ئەزمونێکشی هەیە ئەم دەرس و ئەزمونانە دەبێت بۆ ڕۆژهەڵاتی کوردستانی خۆمان دەبێت چۆن کەڵکی لێوە بگیرێت وا ئەزانم کە دەورەی فعالیەتی نظامی دەورانی تەواو بووە و ئەبێ بە فعالیەتی مەدەنی و سیاسی و اعتصاباتی کرێکاری و بزوتنەوەی ژنان و ئەو جۆرەشتانە زۆرتر تاکید بکرێ و بۆ ڕێکخستنی ئەوانە خۆمان تەرخان بکەین تا ئەو جێگایە کە بە ئێمەمانان ئەگەڕێتەوە ئەمەیە دەرسەکەی بۆ ئێمە دەرکەوت لە حملەی حەماس بێجگە زەرەر بۆ خودی خۆی و بۆ خەڵکی غەزە شتێکی تری بەدواوە نەبوو چون کوشتنی 1400 نەفەر ئینسان شتێک ناگۆڕێ بۆ ئیسرائیل ئەمە عەرزم بە حضورت من وا ئەزانم تۆندڕەوەکان چ لە ئیسرائیل چ لە جمهوری ئیسلامی وانە لە ناوچە بەعام تەزعیف ئەبن لە ئاکامی ئەمە کەسانێک کە تەرەفداری تونند و تیژین تەرەفداری شەڕن تەرەفداری ئەوانن وە خەڵک خۆت دەزانی خەڵک ئێستێ یعنی هەموو یعنی بە ئاشکرا تۆ لە تەزاوەتەکانی شایبینی خەڵکەڵێ نەبوو حەماس نەبوو ئیسرائیل بەڵێ بۆ فلستین و ئەمە دەرئەکەوێت یان ماوەیەکی تری کێشێ ئەمە بێتە هێزی قسەی یەکەم ئەکات لە ئەفکاری عمومی جیهانی یا خەریکە ماڵێم لە مەسەلەی فلستینە کەواتە من وا ئەزانم کە تۆندڕەوەکان مانای ئەوە نییە بلا فاصلە بەڵام مەسیرەکە بەرەو ئەوا ڕوا کە تۆ ئەبێ بتوانیت یعنی تا نەتوانیت لە مەسەلەی فلستین و ئەوانە هیچ ڕێگایەک نییە بێجگەوەی کە دەوڵەتێکی فلستینیش لە کەنار ئیسرائیلەوە ایجاد بێت وەختی ئەو مەسەلەیە تەواو بوو تۆ خۆت ئەزانی کەیتە دەستی جمهوری ئیسلامی کۆتا بێت لەو قەزیە کە دەستی لەوە کۆتا بوو حیزبوڵڵاش ئیتر مەسرەفێکی وای نامێنێ حیزبوڵڵاش ئیتر حسابی خۆی ئەکات کە حەماس نەیتوانی بەو شێوەیە ئەویش ناتوانێت کارێک بکات بە ئیسرائیل کە حیزبوڵڵا مەسرەفی نەما خۆ دەزانی کە ڕئیس جمهورەکەیان هاتی لوبنان تواشای جبهەکانی کردووەوتی ئێمە نامانەوێ هیچ دەخەڵاتێکی لە وەزعی ئیسرائیل و فڵانەوانە و مانەوێ مەملەکەتەکەی خۆمان ڕاوەبرین بۆ خۆمان
یعنی خواستیان ئەوە نییە کە شەڕ بێت لە ناو مەملەکەتەکەی ئەوانە لە لوبناان و ئەوان و ئەمە شامڵی سووریاوێ شامڵی عێراقەوێ شامڵی هەموو شوێنەکانی ترەوێ دیارە جمهوری ئیسلامی حولی خۆیدا ئەو هێزانەکە هێزی تۆنڕەوەن هێزی کۆنەپەرست و ئەوانێ ناوچەکە حولی خۆیان ئەدەن کە ئەمە دوا بخەن قەتعەن حولی خۆیان ئەدەن بەڵام لە نەهایەتدا من ئەرزیابیم ئەوەیە کە لە کۆتایی ئەم مەرحەلاجە ئایتر ساڵێکی پێ بچێ 2 ساڵی پێ بچێ ئەمانە زایف ئەبن دەورەیەک بۆ ئەوەی کە ڕێگە حەلی سیاسی فەزای پێ بدرێ و نەفەسێک بکێشێ ئەومانە پەیا بێت و جایتر ئەوە تا چەندێک خەڵکی ڕووناکبیر تەرەفدارانی ئەو لایەنە بتوانن ئیستفادەی لێ بکەن و ئەوانە ئەبێ بمێنین و چاوی لێ بکەن بزانین چی ئەبێ بەهەرحاڵ ڕۆژهەڵات لە مەرحەلەی داهاتووە من ئەرزیابیم ئەوەیە کە یانێ فەزایەکی زۆرتر ئەدرێ بە مەسلەی سیاسی تەوافقات و فڵانەوەوانە و ئیمکانی ئەوەی کە شەڕ و ئەوە بمێنێ هەرچەند وڵاتانی زلهێز ئەیانەوێت چەکەکانیان بفرۆشن بەڵام خەڵکی ناوچەش و ئەفکاری عمومیاڵان زۆر ئاگاهترە دەورەی ئینترنێتە خەڵک بیریان کردووەتەوە کە بە زەرەری ئەوانە شەڕ بە زەرەری هەر وڵاتێکە کە تیا ئێستا شەڕ ببێت ساڵهای ساڵ و دەها و سەدەها ئەیخاتە دواوە ئەو وڵاتە کەواتە بۆ لەبەر ئەوواڵێم کە مەسەڵەن وڵاتێک وەکو چین وڵاتێکی سلهێز وەکو چین خۆت دەزانی کە ئاهلی شەڕ نییە ئاهلیەوەیە کە لەباری اقتصادەوە خەتی خۆی پێش ببات من وازانم فرسەتێک ئەبێت بۆ ئەم مۆزۆعە هاوکاری لە نێوان وڵاتان فرسەتی قسەکردن و تەبادڵی نەزەر و دەراوسێتی و ئەم جۆرە شتانە نابێت لە خاوەرمیانەدا لە داهاتووە دیارە منزوم ئەوە نییە بلا فاصلە دو ساڵێک بەڵێ من پرسیارێکم نییە کاک محەممەد خۆتان ئەگەر لە کۆتاییدا دەتانێت ئاماژە بە خاڵێ بکەن بەڵام بە کورتی ئەوەیە کە جمهوری ئیسلامی دیارە زۆر زیرەکانە حوڵیدا بەم مەسەلەوە مەسلەی ئارمیتا و مەسلەی ساڵ ڕۆژی لە خەرا کوشتنی ژینا و ئەوانە دەور بداتەوە بەڵام تا ڕادەیەک مۆفق بووە تا ڕادەیەکیش مۆفق نەبووە وا ئەزانم کاتێکە گرد و خاکی ئەم شەڕە بنیشێتەوە دیسان ئەم مەسەلە سەر هەڵدەداتەوە بۆ جمهوری ئیسلامی و دەرناچێت بەدەستیەوە ئەرزم کرد دۆرەی ئینترنێتە خەڵک ئاگان ارتباطات سریعە و دەرناچێت بەدەستیەوە بۆ ماوەیەک کنترۆلی کردووە بۆ ماوەیەک توانیویە انحرافی تەوەجوهەکان هین بکات بەڵام بەس بۆ ماوەیەک ئەوێ دیسانەوە مۆزوعەکە بەرجەستابێتەوە لە ناو ئێرانە شۆڕشی ژیان ئازادی بەڵێ زۆر زۆر سپاس بەڕێز کاک محەممەد ڕەحیمی چالاکی سیاسی بۆی کە لە بەرنامەی تایبەتی ئەمڕۆماندا بەشدار بوو زۆر مەمنونم درود بۆ ئێوە قوربان زۆر سپاس بەڵێ بینێرانی ئازیز سپاس بەوەی کە ئێوەش تا ئێستا لەگەڵمان بوون ئەم بەرنامەی سەبارەت بوو بە شەڕی ئیسرائیل و حەماس و تایبەتمەندیەکان و دەرەنجامەکانی هیواداری کە بەدڵتان بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت کاتێکی خۆش بۆ هەموو لایەت